کاک مەنسوور دەگەڕێمەوە لای بەڕێزت جارێکتر سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان بە خوێندنەوەی تۆ قۆناغی دانوستان درێژەت دەکێشێ ئەم قۆناغی ئاگربەستە درێژەت دەکێشێ کاگرانکۆ من خوێندنەوەیەکی وردم بۆ مێژووی ئێران هەیە ئەوەی پێیگەیشتوم ئێرانیەکان لە مێژووی کۆن و لە مێژووی پاش مۆدێرنیتەدا ئەگەر بگەڕێنەوە بۆ فەتح عەلی شای قاجار با بڵین پێش لە قۆناغی مۆدێرنیتە هەندێک پێشتر لەگەڵ ڕووسەکاندا لە ڕێکەوتنامەی گولستان و تورکمانچای تا ئەمڕۆ تا ئێستا ڕێکەوتنێکیان لە مێژوودا لەگەڵ دەرودراوسێ و لەگەڵ جیهاندا نەبووە کە تا کۆتایی بەردەوام بوو بێ هۆکارەکەشی ئەوەیە ئێرانیەکان لەسەر دوو لاقی ناسیۆنالیزمی بەرچاوتەنگی ئێرانی و فاشیزمی مەزهەبی نفوزی کولتوری لە ناوچەکەدا ڕەهێڵەی سیاسەتەکانی خۆیان ئەبەنە پێشێ ئەمە ژوا دەکات لەوانەیە لە نێوەنجدا لە قۆناغی مام ناوەندیدا هێوریەک دروستکە بەڵام لەبەر ئەو چەند کۆڵەکەی عەرزم کردی ئەو دانوستانانە سەرناگرن لەسەر ئەم بناغەیە کە لە باسەکانیشە لەوانەیە بچینە سەر هۆکارەکانی بە شێوەی فاکتی من پێم وایە ئەگەر ئاگربڕێک هەیە باسی دانوستانێک دەکەن ئەمە لە ساڵانی داهاتوودا کێشەخۆڵکێنە و لە لایەکی تریشەوە ئیسرائیلیەکانن کە نایانەوێ ئەو شانسە بدەن بە ئێرانیەکان لەم قۆناغە زێڕینی کە هەیەە بهێڵن ئەوان دیسان سەرڕاستکەنەوە بناغی هێزەکانی خۆیان بن پێشێ باشە یعنی کاک مەنسوور بە بڕوای تۆر بۆ خۆی دانوستان دەبێتەوە بەنیجارێکتر دەبێتەوە بە کێشە بۆ ئێرانیەکان و ئیسرائیل بە تایبەت قۆناغی دانوستان وەکو جۆرێک لە یعنی کێشە بۆ ئێرانیەکان تەماشای دەکە ئیسرائیلیەکان بژاردەیان ئێستا زۆرە بژاردەیان زۆر زیاترە لە قۆناغی پێش 7 ئۆکتۆبری 2023 لە چەند قۆناغدا ئێرانیەکانیان پاشەکشە پێکردووە لە 7 ئۆکتۆبری 2023 تا جەنگی هاژەکی و فڕۆکەی نێوان ئیسرائیل و ئێران وعدەی سادقی 1 و 2 عەلی خامنەیی لە پاش ئەوە جەنگی 12 ڕۆژە ئێستا جەنگی 40 ڕۆژە تەسک و تەسکتریان کردوێتەوە سنوورەکانی هەژمونی خوازی ئێران کەواتە ئێستا ئیسرائیلەکان لە ڕوانگەی منەوە بیر لەوە دەکەنەوە لە ڕوانگەی استراتیژیەوە ئایا ڕژیمی ئێران بە تەواوی لە نێو بەرن یان نە وەک دیسکەکەی هەیاس بکەن لە وڵاتانی عەرەبی ئێرانێکی لاواز لە دەستی خۆیاندا بەڵام گورگێک بە دیار وڵاتانی عەرەبیەوە ڕاگرن بۆیە من پێم وایە ئیسرائیلیەکان بە گوێرەی ئەم هەژمونی خوازی و استراتیژیە کایە دەکەنەوە ئایا بە تەواوی لە نێو بچێ کە من پێم وایە ئەگەر بڕیار بدەن لە کوردخایەنە لەوانەیە قازانج بکەن بە تەواوی لە نێوی بەرن شتەکە بابەتیانە باز دەکەم بەڵام لە استراتیژیا زیان دەکەن لەبەر ئەوەی هەوێنی کێشەی گەورەتر بۆ خۆیان دروست دەکەنەوە بۆیە لە نێوان ئەم دوو هێڵەدا کایە دەکەن ئیسرائیلیەکان لە ئێستادا بێگومان فاکتەکان دەڵێن یاریکە بە قازانجی ئێرانیەکان نییە باڵادەستی ئیسرائیل لە هەموو مەیدانەکاندا هەیە و ئەمە ئەکرێ لە ماوەیەکی نەزۆر دووردا سەر کێشە لای بڕیارێکی چارەنووساز یان جەنگێکی تۆکمە و تەواو لە نێوبەر یان ڕێکەوتنێک بەڵام بە قازانجی ئێرانیەکان بە شێوەی دڵۆپەیی بێ لە بواری هەژمونیەوە بە قازانجی ئیسرائیل و ئەمریکا بێ باشە کاک مەنسوور یعنی ئەم قسەیەت بۆ من جێی سەرنجە دەڵێ لێ دەگەڕێن ئێرانێکی لاوازی کۆنتترۆلکراو لە ژێر دەستی خۆیاندا بەڵام ئێرانێکی بەهێز بۆ کەنداو یانی بەنسبەت ئیسرائیل و ئەمریکاوە لاواز بێ بەس بۆ کەندا و هەمیشە چەکێکی بەهێز بێت دەستێکی چەکش و پۆڵین بێ لەسەر کەنداو بڵێ من ئەوە ئەبینم کە ئەو بیرۆکەیان بە گوێرەی خوێندنەوەکانم بۆ سیاسەتی ژێئۆپۆلیتیکی ئیسرائیل ئاسایشی نەتەوەی ئیسرائیل من ئەمە بە کارتێک دەزانم کە کایی پێ بکەن بەڵام یەک مەترسیان هەیە ئەگەر لە بیرتان بێ لە پەیوەندی لەگەڵ جەنگی حەماس و ئیسرائیلدا کاتی خۆی ڕستەیەکم عەرز کردن گوتم یەکێک لە مەترسیەکانی ئیسرائیل لە داهاتوودا ئەتوانێت ئەوە بێت کە شیعیزمی ئێرانی و سیاسەتی ئیخوانی تورکیزم لە داهاتوودا یەک بگرن ئەگەر شتێک ببێتە هۆی ئەوەی ئیسرائیلیەکان ئەم سیاسەتە بەڕێوە نەبن کە ئێرانێکی لاواز بهێڵنەوە ئەو کارتم مەترسیدارەیە کە نەوەک یاری دۆمینۆی ناوچەکە بە شێوەیەک بێ
نەمانی دۆناڵد ترامپ و ئەو سیستمە دەوڵەتەیەکی ئێستا هەیە و یەکگرتنی بەرەی ئیخوانیزم و شیعیزم بێ. دەنا من پێم وایە ئیسرائیلەکان زۆریان پێی خراپ نییە کە ئێرانێکە سنووری هاژەکەکانی تا 500 کیلومتر بچێ هەژمونی ناوچەیی لە ئاستی وڵاتانی عەرەبیدا هەبێ بمێنێتەوە. ئەوەش وەک یاریەک بۆ ئەوەی وڵاتانی عەرەبی لە داهاتوودا زۆر ڕاستەوخۆ و خێرا بخەنە باوەشی ڕێکەوتنامەی ئیبراهیم. باشە کەواتە کاک مەنسوور ینی بێمە سەر قسەکانی سەرەتا تۆ پێ دوایە خۆناغی دانوستان درێژە دەکێشێ بەو ویستەی کە ئیسرائیل دەیەوێ بەو خواستەی کە ئیسرائیل دەیەوێ پێ دوایە ئێران خواستێکی وایە بیانی بێوێ دانوستان خۆناغی دانوستان درێژە بکێشێ ئێمە و دەزانین ئێران دەیەوێ بچێتە خۆناغی ئاشتی میشەییەوە یعنی خۆناغی ئاشتی تر هێرش نەکرێتە سەری بەس ئایا پێ دوایە ئیسرائیل ئەم گەرانتیەی پێدەدا؟ لە ڕاستیدا یاریەکی زۆر زۆر هەستیارە لەبەرەوەی ڕۆژهەڵاتی نێوەڕاست بەگشتی کاگڕانکۆ پرسێکی چارەسەرەکەی لە ئاکامی چارەسەرکردنی ئەو پرسە کێشەیەکی دیکەی سەرهەڵەدا واتە شین دەبێتەوە کەواتە ئایا ئیسرائیلەکان دەیانەوێ ئەم ئاگر بەڕا بە قازانجی ئەوە بێت کە هەژمونی خوازی ئێرانی بمێنێ لەو ئاستە بەربڵاوی پێشوو نا ئەوە ڕەت دەکەنەوە بە هەموو شێوەیەک لە ئاستی ناوکیدا لە ئاستی هاژەکیدا تەنانەت لە ئاستی پراکسی بەهێز کە ئیسرائیل بخاتە مەترسیەوە واتە نابێ حیزب الله هەبێ نابێ جیهادی ئیسلامی و حەماس هەبن نابێ هەشتی شەعب بێتە مەترسی بۆی بیگەڕێنەوە بۆ قەواخەکەی خۆی و لە نێو قەواخەکەی خۆیدا هەر کات پێیان خۆش بێ بەسەریدا بدەن. ئێرانیەکان لە ڕاستیدا سیستمی پشوو درێژیان لە دانوستانەکانە سیستمێکی مێژوویە ئەوان ئایا ئەم پاشەکشەیە ئەم ئاگر بڕە ئەم ڕێکەوتنە دەبێتە هۆی ئەوەی کە لە ئیدئۆلۆژی و لە عەقڵیەتی فاشیزمی ئێرانی و فاشیزمی مەذهبی واز بهێنن من ئەمەش دووبارە بە دوور ئەزانم بۆیە هاوکات کە هەندێک خاڵ هەن بۆ ئەوەی ئاگر بڕ زیاتر بکرێت و دانوستان سەرکەوێ چەند خاڵی تر هەن کە ئەبنە دژ بۆ ئەم خاڵانەی کە ئێستا هەن لە لایەکی ترەوە ئێمە ئامریکامان هەیە ئامریکاش دۆناڵد ترامپ بەرژەوەندی خوازە کەسێکی بازرگانە دەیەوێت لە ماوەیەکی کورتە کۆمەڵی قازانجی هەبێ بابەتەکە تەنیا ئیسرائیلە ئێمە لە 4 تەمووزە ئەگەر هەڵە نەبم لە ئەم ساڵدا مێژووی ئەمریکا پێدەنێتە 250 ساڵ سەربەخۆیی دۆناڵد ترامپ سەرکەوتنێکی بەرچاوی بۆ ئەمە دەوێت لە مانگی نۆڤامبرا هەر ئەم ساڵ هەڵبژاردننی نێوانخوڵی کۆنگرەی ئەمریکایە دۆناڵد ترامپ سەرکەوتنێکی بەرچاوی دەوێت بۆ ئەم قۆناغە کە کۆماریەکان نەدۆڕێن خەڵکی ئەمریکا و ئابووری ئەمریکا وەڵامی دەوێت بۆیە لەگەڵەوەی ئیسرائیل سیاسەتی جمگی هەیە ئێرانیەکان سیاسەتی پشوو درێژیان هەیە بۆ دانوستانەکان لێرەدا من پێم وایە دەبێت ئیسرائیلەکان ڕەچاوی بەرژەوەندەکانی دۆناڵد ترامپیش بکەن ئەمریکا دەتوانێت تا 2 مانگی دیکەش گەروی هورمزداخە خۆی ڕاگرێ وزەی هەبێت جیهان کۆنتڕۆڵکە بەڵام دوای ئەو 2 مانگە زۆر ئەستەم دەبێت بۆیە ئەگەری هەیە دۆناڵد ترامپ کاڵا بە کاڵا بکە لەگەڵ ئیسرائیل تا ئێستا توانیمانە لە 3 قوشبنا بە قازانجی تۆ بچینە پێشی منیش بەرژەوەندیم دەبێت ئەمەش دەکرێت ببێت ئەوەی کە دۆناڵد ترامپ ڕازی نەبێت بەوەی کە ئاگر بڕەکە زیاتر ببێ و بیانەوێت زوو بابەتەکە چارەسەرکەن دوای 1 حوتوی تر ئەمە بۆ کارێکە باو کاک مەنسوور شەقامی ئێرانی چی؟ ئۆپۆسیۆنی ئێرانی چی؟ ینی هەر لە نێو نیزامەکەدا ڕیفۆرم خوازەکان چی؟ بەردەوام من پێم وابوو لە ساڵانی ڕابردوودا زەوینەیەکیە بۆ کەڵگۆرگرتن لە بەرەی ڕێفۆرم خواز لە داهاتووی کێشەکان لە ئێراندا جاران جەوادی زەریف دەیگوت مەیدان ناهێڵێت دیبلۆماسی سەرکەوێ ناڕازی بوو لە قاسمی سولەیمانی ئێستا مەیدان و دیبلۆماسی لە ئێراندا بوونەتە یەک واتە سپای پاسداران هەموو شتێکی لەدەستا بەڵام ئەمە لە کاتێکە کاگڕانکۆ کە تا ئێستا ئێران ڕێژیمی ئێران 2 تریلیۆن دۆلاری لەدەستداوە لە پەیوەندی لەگەڵ پرۆژەی ناوکیدا نزیک 3 تریلیۆن دۆلاری لەو 47 ساڵەدا لەدەستداوە لە کارکردن لەسەر سیاسەتی بەهێزکردنی پراکسیەکانی لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست ئەمە خۆی لە خۆیدا زیانێکی لە مێژینەی لە ئێرانداوە تا ئێستا هیچ ئیمپراتۆریەک هیچ پاشایەک لە مێژووی دێرین و لە مێژووی مۆدێرنی ئێراندا نەبووە هێندە زیانی دابێت لە ئێرانیەکان لە ئاکامی هەر هێرشێکدا واتە ئێران نزیک 100 ساڵ بۆ دواوە گەڕاوەتەوە ئەگەر چاو لە ژێرخان و سەرخانەکەی بکەیت کۆمەڵگەی ئێران ماندووە کۆمەڵگەی ئێران ناڕازیە برسیە لە بواری سیاسیوە دەنگی ناچی ئێستا
وەک ئەسیر وەرگیراون. ئێران بۆ بە زیندانیەکی گەورە. ئۆپسیۆنی ئێرانی فەرمووت یەکگرتوونین، یەکدەست نین. بەڵام ئاکامی ئەم ڕووداوانە دەتوانێت هەندێک لە پرۆژەکان بگۆڕێ، ناسیۆنالیزمی بەرچاوتەنگی ئێرانی بێنێتە سەر و باوەڕەکە دەبێت لەگەڵ نەتەوە بندەستەکانە هاوکاری بکات. لە ئاستی نێوخۆشدا من پێم وایە دەم و چاوە ڕیفۆرمخوازەکان خۆیان ماداوە بۆ ڕۆڵگێڕانێک لە پاشەکشەی ڕێژیمی ئێران ئەگەر نەچێتە قۆناغی ئەوەی کە بڵێن ئێمە لەسەر زەوی بەهێزترین، واتە قۆناغی جەنگی سپای پاسداران لەگەڵ ئامریکاییەکان. کاگران کۆگەل لە بیرت بێ کاتی خۆی بەشار ئەسەد گوتی نحن الأقوى على الأرض، گوتی ئێمە لەسەر زەوی بەهێزترین. ئەمە قسەی بەشار ئەسەد ئەمە لە ئێرانیەکانەوە سەرچاوی دەگرت. ئەگەر ئێرانیەکان پەرەبەوە بدەن ئەوە جەنگێکی ماڵوێرانکەر دەچێتە پێشێ. بەڵام من پێم وایە بژاردەی نێوخۆییان ئێستا لە ئاستی ڕێژیمە ئەوەیەکە خۆ ئامادەکەن بۆ ئەوەی سیستمێکی نوێتر بێن نەکایە. کاک مەنسوورەوەی کە دەڵێی لەگەڵ پێکاتەکاندا لەگەڵ ینی لەگەڵ ئۆپۆسیۆندا زمانێکی نەرمتریە بێ، پێ دوایە ئەم نیزام ئەوە بکە ئەو کردارانی کە ئێستا دەیبینین بۆ نمونە ینی هەموو دامەزراوەکانی لە بەردەم هەڕەشە و مەترسیدان، بەڵامەوە تا درۆن دەنێرێ و کورچەی دەکا و ینی لەگەڵ پێکاتەکانی دیکەدا بەو شێوازە مامەڵە دەکا. ئەم خۆناغە ئایا هی ئەوەیە لانی کەمە بوو ڕێز لەوە بگرێ هیچ جوڵەیەک لە نێو خۆدا نابینرێ ئێستا لەو دۆخەدا؟ ئەوان وا بیر دەکەنەوەی ئێستا باشترین بەرگری هێرشبردنە هێشتا لە ناوچەکە و لەم سۆنگەیەوە لە ئاستی نێوخۆدا لە ئاستی تاران و شارە گەورەکانی دیکەدا هەوڵەدەن نەهێڵن هیچ ئۆپۆزیسیۆنێکی ئێرانی، نە پاشایەتی شاپەرستەکان، نە موجاهیدینی خەڵک، نە چەپەکان سەر هەڵ بدەن بۆ ئەوەی دەسەڵات بگرنە دەست. هەوڵەدات لە ڕێگەی پاڵێوەری خۆی بابەتەکان باتە پێشێ. بەڵام من پێم وایە ئێرانیەکان ئەگەر ئەم قۆناغەش تێپەڕێن و دانوستان بکەن و خۆیان بگرنەوە و سیستمی نێوخۆی دروستکەنەوە، باوەڕم ئەوەیەکە بەلای پرسی کورددا ئەتوانن بە دوای مامەڵەدا بگەڕێن، چون دەزانن کارتی کورد لە ناوچەکە کارتێکە کە ئیسرائیل دەیەوێ، ئەمریکا دەیەوێ، وڵاتانی ئوروپایی دەیانەوێ و ئەوانیش کە دەڵێن ئێمە لەگەڵ کوردەکاندا لە ڕیشەدا براو ئامۆزا و بن ئامۆزاین، پێم وایە لە سیاسەتی پان ئێرانیستیا جێگەی ئەوە دەکەنەوە هەروەک چۆن تورکیا دەیەوێت کارتی کورد لە دەستی ئەمریکا و ئیسرائیل بستێنێتەوە، ئەمە بۆ ئێرانیەکان مسۆگرترە کە بیانەوێت لەگەڵ کووردا دانیشن. بۆیە ئەگەر بگەینە ئەو قۆناغا، من پێم وایە دیبلۆماسی باشووری کوردستان لەسەر پرسی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان دەتوانێت ڕۆڵی بەرچاو بگێڕە لە نێوان تاران و کاک مەنسوور کەواتە بە بڕوای تۆ ئێران لە ئایندەدا ینی پرسی کورد بەکاردێنێ و کارتی کورد بەکاردێنێ بە خازانجی خۆی ئاورد لە کورد دەداتەوە، دەسەڵاتیان پێدەدا بەو چاوی پێشتر مامەڵەیان لەگەڵ ناکە. من پێم وایە ئەگەر بگاتە ئەو قۆناغا، واتە ئێمە قۆناغی دانوستانەکان لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل تێپەڕێنین، بگاتە قۆناغی ئاشتی لە پێناو ستراتیژی مانەوەی ئێراندا، ڕێژیمی ئێران تاران هیچ ڕێگەیەکی دیکەی نیە، دەبێت لەگەڵ کورد ڕێکەوێ. پارێزەری جوغرافیای سیاسی ئێران و هەژمونی خوازی بۆ داهاتوو، فارسەکان هیچ ڕێگەیەکیان نییە لە بەرابەر هیچ شانسێکیان لە بەرابەر پان تورکیزم و پان عەرەبیزمان نییە، جگە لەوەی کە نزیک بنەوە لە پان کوردیزم، چون کورد ڕۆکایە دەکات و لە داهاتووی هەر ڕێکەوتنێکە لە ئێران. من لەو باوەڕام دیسان ئەمریکا و ئیسرائیل کوردیان دەبێت لە تاران دەنگی هەبێ، ڕەنگی هەبێ و ڕۆڵکایە بکە. بەم فاکتانەوەیە کە من پێم وایە ئێرانیەکان لە قۆناغێکە لا دەکەنەوە لای پرسی کووردا و دیبلۆماسی باشووری کوردستان دەتوانێت ڕۆڵی باش بگێڕێ لەم پەیوەندیەدا. کەواتە لە هەموو بارێکدا دۆخی کورد لە ئایندە باشتر دەبێت لەوەی ئێستا. من وای ئەبینم ئەگەر لێدانەکە بکرێت لە بەرنامەکەی پێشووترا عەرزم کردی هێرشەکان تونتر بنەوە، شانسی ئازادکردنی ڕزگارکردنی ناوچەی کوردستان زۆر زۆرە و لێرەدا کورد قازانجی زۆر زۆرتری دەکرد، خێرا بە ئەنجام دەگەیشت، خێرا دەچۆنی و یارێنی و دەوڵەتەکان. بەڵام لە ئەو حاڵەتی بژاردەی دووەمە پلانی بێ، من دیسان پێم وایە کوردی ڕۆژهەڵات ڕۆڵی زیاتر دەگەڕێ، قازانج دەکات، بەڵام نەک وەک پلانی ئا کە پێشووتر من عەرزم کردووی. بەڵام ئەو پلانە ینی ڕەنگە مجازەفەیەکی زۆر گەورە و مەترسیدار بێ. پلانی ئەی بەڵێ پلانی هەیە، گەر هێزە کوردیەکانە جوڵەیەکیان بکردا ئێستا دەمانزانی کۆماری ئیسلامی ئێران ینی
هەر بە پێڕەشەکانی خۆشی وەکو دەڵێ هەرچەندە لاوازیش بێ هەر لە حەقی کوردێ وەکو خۆیان هەموو جاروا دەڵێن. ئەو گوتەی جەنابەت دروستە و من پێم وایە خوێندنەوەی استراتیژی ئەحزابی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانیش لەسەر ئەو بنەمایە بوو کە کورد تا بۆی دەکرێت لەم ئاڵۆزیەدا زیانی زۆر کەمتر بدا. بۆیە من ئەوەی ئەو قسەی ئێوە بە قسەیەکی دروست دەزانم. بەڵ باشە کاک مەنسوور کەواتە ینی لە کۆتاییدا تۆ پێت وایە شەڕ ڕوو بداتەوە یا ڕوو نادات دەگاتەوە بە خۆناغی شار هێرشکردن بۆ سەر یەکتری یاخودنا لەوانەیە ئەمە ڕیسکێکی گوتاری بێت کە من پێشکەشی دەکەم چون زۆربەی زۆری ئەوانەی کە بابەت ئەم شیکارە ئەم بابەتە شیکار دەکەن پێیان وایە کە دانوستانەکان درێژتر دەبێتەوە و لە کۆتاییدا دەگەن بە ئامانج ئەمە ڕوانگەی زۆرینەیە. بەڵام من بە گوێرەی خوێندنەوەی ناسیۆنالیزمی خۆبەزلزانی ئێرانی بە فاشیزمی مەذهبی لە ناوچەکە نفوزی کولتوری و مەذهبی ئەم بابەتە بابەتێکی 1400 ساڵەیە. ئێستا ئێرانیەکان ئەم دۆخە لە تێڕوانینەکانی کوورشی کەبیر و عەلی بنی ئەبی تاڵبدا دەبینن. بۆیە من پێم وایە ئەگەری ئەوەی ئەم ڕێکەوتنانە سەرنەکەون زۆر زۆرە ئەوەش کە لە سەرەتای بەرنامەکەەوە عەرزم کردی لە 1970ەوە تا ئێستا لە زمانی فەتح عەلی شای قاجار تا ئێستا هیچ ڕێکەوتنێ لەگەڵ ئێرانیەکان سەرکەوتوو نەبووە درێژماوە نەبووە. کەواتە بە پێ و پێدراوانە ئەگەری جەنگ واگەری ڕوودانی ئاڵۆزی زیاتر لە پێشترە وەک لە ئاشتێکی درێژخایەن. من وای ئەبینم ئەمە جگە لەو استراتیژەی کە ئیسرائیل هەیەی بۆ شاڕێگەکانی وزا نەک هەر ئێران دەبێت ڕۆژهەڵاتی نێوەڕاست تا ساڵی 2030 لانیکەم لە نێو جەنگ و بگرە و بەردەدا بێ و ئیسرائیل بۆ ئەو پرۆژە گەورەیە خۆی زیاتر ئامادە دەکات ئانم قۆناغە دەکە ئێستا ئاگر بڕات. ینی تا 2030 بەنیازی استراحەت نەبین کاک مەنسوور. من بەداخەوە دەڵێم لەوانەیە زۆر ناخۆش بە هیوادارم وانە بێ بەڵام من ئەوەی کە خوێندنەوەم بۆی هەیە و فاکتەکان هەڵدەسەنگێنم لە لای کۆم ڕۆژانە بەو قەناعەتە ناگەم کە ئەم جەنگە کۆتایی پێبێ پێم وایە درێژەی. سپاس دەکەم زۆر بەڕێز کاک مەنسوور عەزیزی شۆڤەکاری سیاسی سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان.